سڵاتان لەبێت دکتۆر ئاراستم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراست لەگەڵتانم. لەم پرۆگرامەدا باسی بابەتێکی زۆر جوان، تەندروستی و خۆش دەکەین، چونکە بابەتەکە پەیوەندی بە خواردنەوە هەیە و بە تایبەتیش لە بەهار و نەورۆزدا. لە دوای نەورۆز لە بەهار خەڵکی ئێمە دەڕواتە سەیران، گۆشت دەبرژێنێت. دەمانێت بزانین کە کام گۆشت، گۆشتی کام ئاژەڵ، کام بەشەی چۆن لە سەیران ئامادە بکەین، لە سەیران یا لە ماڵەوە، چۆن گۆشت بخۆین و تەندروستیش بێت. هاوکات هەر لەم بەرنامەیە باسی هەستیاریە بەهاریەکان دەکەین. هەندێک خەڵکن لە بەهاردا تووشی هەستاریەک دەبن، نازانن هۆکارەکە کام مادەیە بە دیاری کراوی. بەڵام لێرە ئەمڕۆ پێتان دەڵێین چۆن دەزانی هەستیاریت هەیە، چۆن دەزانی هەستیاریەکەت بە فلانە مادەی تایبەتەوە هەیە و چۆن خۆتی لێ دەپارێزی، ئەگەر نا چۆن چارەسەری دەکەی. بۆ گفتوگۆکردن لەسەر گۆشت، گۆشتە حەیاتەکە، کەسێکمان لێرە هەیە کە پسپۆرە لە گۆشتدا. دکتۆر هێمن لە زانکۆی سلێمانی مامۆستایە لە کۆلێژی ئەندازیاری زانستە کشت و کاڵیەکان. کاکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاس کاک دکتۆر. دکتۆر هێمن هەم پسپۆڕێتەکەی لە بوارە ئەکادیمیەکە لە گۆشتە، هەمیش وەستایەکی باشیشە لە کەباب بە تایبەتی. دکتۆرگان زۆر بەخێر بێیت. زۆر سپاس دکتۆر با جان. کەباب دەست پێ بکەین یەکسەر. زۆر باشە فەرموو. زۆر باشە. ئێستا وای دانێ ئێمە لە ماڵەوەین یا لە سەیرانین، دەمانەوێت کەبابێکی خۆش بخۆین. چی بکەین؟ دکتۆر جان، بەنسبەت کەبابەوە بێگومان معلومی جەنابتانە کەباب یەکێکە لە خواردنە سەرەکیەکانی گەشتەکانمان ئێمە. وەکو جەنابەت ئاماژەت پێەیە، بۆ ئەوەی کەبابێکی ناسک و خۆش ئامادە بکەین، ئێمە چەند هەنگاوێک هەیە پێویستە بیگرینە بەر. باش. یەک لەوانە هەڵبژاردننی جۆری گۆشتەکەیە، یا با بڵێن جۆری قیمەکە. کام گۆشتە گونجاوە بۆ ئەوەی بیکەین بە قیمە بۆ کەباب. باشە. بۆ ئەم مەبەستە زیاتر ئەگەر بمانەوێت کەبابێکی ناسک و خۆش دروست بکەین، بێگومان ئەبێ لەبەی بەرخ یا کاوڕی تابێت. باش. چونکە ئەمە پێکاتەیەکە لە گۆشت و چەوری تامێکی خۆش ئەیە بە کەبابەکە. زائیدەن ئەتوانین گۆشتی نەرمەی جوێرەکەش لەگەڵیا بەکاربێنین. ئەمە ڕێگەیشان. باش. ڕێگەی دووەم، طبعاً ڕێگەی یەکەم ئەبێ وەستایەکی تۆزە شارەزایی تیا هەبێ بۆ ئەوەی بتوانێت شیشی بکا و نەکەوێت لەسەر ئاگرەکە. بەڵام ئەگەر کەسەکە زۆر شارەزایی نەبوو لە بابەتی کەباب و دروستکردنی قیمی کەبابە، بۆ ئەوی تووشی ئەو کێشەیە نەبێ، ئەتوانێت بە جۆرێکی تر قیمەکە حازرکە، ئەویش لە ڕێگەی گۆشتی نەرمەی جۆرەکە لەگەڵ هەندێک دووک یاخود بڕێکی کەمتر لە لەبەی بەرخ بەکاربێنێ بۆ ئەوەی قیمەکە نەکەوێت دەست خۆش کاتێک ئەیبرژێنێت. باش. بەڵێ دکتۆر. ڕێگەی دیکەمان هەیە؟ تقریباً ئەتوانین لە هەموو جۆرە گۆشتێک ئێمە ئەتوانین کەباب دروستکەین. بەڵام ئەگەر بمانوێت کەبابێکی ناسک و خۆش بێت، ئەبێ ڕێژەیەکی باش لە چۆری تا بێت. بفەرمونون. دەمانەوێت کەباب ببینین چۆن ئامادەی دەکەی و چۆن دەیبرژێنی، دوای تستیشی دەکەین، تستێکی دیکە. زۆر باشە. تا دکتۆر کارەکانی دەکات پێتان بڵێم کە ئەمڕۆ میوانەکانم بەشداربوانی بەرنامە مامۆستایان و قوتابیانی ئامادەی شکۆداری تێکەڵاون. زۆر بەخێر بێن. بەخێر بێن سەرچاو. اینجا ئەو سەیرانەی دەیبینن. ئەو سەوزایە جوانە، ئەم دار و درەختەی نێو ستۆدیۆ، ئەمە دووەم جارە کۆمپانیای باخچە خۆبەخشانە بۆ ماین دەکات، تەنیا بەشدارن لە گەیاندنی پەیامێکی ژینگەیی و تەندروستی جوان. زۆر سپاس بۆ کۆمپانیای باخچەش. دەستان خۆش بێ. زۆر سپاس. دکتۆریان بۆمانی باسکە. هەنگاوی دووەم لە ئامادەکردنی کەبابە دکتۆرجان شیشکردنی کەبابەکەیە. چۆنی ئێمە کەبابەکە شیش دەکەین. عادەتەن ئەو قیمەی کە لە بەردەستمانایە ئێمە بەشی کەبابێک ئامادە ئەکەین، لە ناو دەستمانە تۆزێک هەڵێشێلین بۆ ئەوەی قیمەکە خۆی بگرێت، پاشان شیشەکەین. بەم شێوەیە شیشەکە ئەگرین و قیمەکە ئەین لە شیشەکە
بەم شێوەیە دکتۆرگیان چۆنەوە خۆشت ئاوا شارەزایت خۆ ئەمە بوارە ئەکادیمیەکەتە بەڵام باش شارەزای لی دکتۆر خۆت گیان گۆشتخۆرێکی باشی لە ڕاستیە بەڵێ خۆم گۆشتخۆرێکی باشم لە هەمان کاتا من پسپۆڕێکەم ئەتوانم بڵێم بە حەز و ویستی خۆم بوو هەر لە دەستپێکی ماستەرەکەەوە یعنی حەزێکی زۆرم بۆ ئەم پسپۆڕیە هەبوو لەبەرەوە یعنی خۆشەویستیم بۆ کارەکەم وای لێ کردوم کە لە بوارە پراکتیکەکەشە بەڕاستی لە ئامادەکردنی گۆشت و بابەتەکانی گۆشتە تا ڕادێک شارەزاییشی باش پیاکەم و هەمیش وەکو جەنابەت ئاماژەت پیا گۆشتخۆرێکی باششم ئەتوان بڵێم کەم ڕۆژەیەکە گۆشت پێتەوە دیارە زۆر سپاس بەم شێوەیە شیشەکەین ئەوەشتان لەبیر بێت کە ئێمە هانی خواردنی چۆری نادەین ئێستا باسی کەبابە تۆ کە کەباب دەخۆیت دەبێت بزانین کە چەندەی خۆیت هەفتانە و دەبێت لەگەڵشیدا بزانی کە چەوریەکانت و ئەو پشکینە گشتیە بەردەوامەی کە پێویستە بیکەیت چێکەپەکە 6 مانگ جارێک لانی کەم ساڵی جارێک بیکەیت بۆی لە خۆتەوە هەڵی نەڵوشی بەبێ ئەوی بزانین لە نێوە چ باسە باشە؟ دکتۆر جیان خاڵێکی تر کە ئاماژەی پێ بکەین دابشکردنی قیمەکە بەسەر شیشەکەیە نابێت کە بابەکەمان زۆر ئەستور بێت لەبەرەوەی لە کاتێک کە ئیبرژێنین بەشی دەرەوەی ئەبرژێ و ناوەکەی نابرژێت و نابێت زۆریش تەنێک بێ کە بنووسێت بە شیشەکەەوە ئەبێ لە ئاستێکی مامناوەندا قیمەکە دابشکەین بەسەر شیشەکەیە بەم شێوەیە کە کۆتاییشمان پێێنا هەردوو سەری شیشەکە دائەخەینە قوفڵەکەین بۆ ئەوەی شیشەکەمان نەکەوێت. ئۆکەی زۆر باشە ئەمە شیشی یەکەم ئەمە شیشی یەکەم دکتۆر جان زۆر جار ئێمە لای خۆمان ئێستا باوە کەبابی مەحشیشمان هەیە مەحشیەکە بە پێی ویستی ئەو کەسە زۆر جار لە چی پێکات و مەحشیەکەی لە پیاز لە بیبەری تیژ هەنێک کەس حەزەکە سیری تیابێ بە پێویستی کەسەکە ئێمە توانین مەحشیەکەشمان لێرەیە بۆ ئامادە کردووە ئەتوانین شیشی مەحشیەکەشمان دەکەین زۆر باشە. بەنسبەت مەحشیەکەەوە ئێمە توانین بە دوو شێوە کەبابی مەحشی ئامادە دەکەین کاتێک کە مەحشیەکەی بۆ دروستەکەین دەتوانین تێکەڵی قیمەکەکەین و بەیەکەوە بیشێلین و تێکەڵیکەین ڕێگەی شترمان ئەوەیە ئەتوانین بە هەمان شێوەی پێشوو بڕێک لە گۆشت کە بەشی شیشێک بکات ئامادەیەکەین پاشان تێکەڵێکەین لەگەڵ ئەو مەحشیەی کە ئامادەمان کردووە بەم شێوەیە طبعا ئەمە کەبابەکەی تا ڕادەیەک ناسکترە بێت چونکە ئەو بیبەر و پیازە تێکەڵە بێت لەگەڵ قیمەکەیە کۆمەڵێک خەڵک یاخود کۆمەڵێک هاوڵاتی حەز و خواستیان لەسەر ئەم جۆرە کەبابەیە باشە نانا دەست و پەنجەت بەڕاستی هیچ کەباب لێدانە زۆر سپاس دکتۆر گیان هەم لەلایەنە زانستیەکە پسپۆڕی بوارەکە هەم لەلایەنە پراکتیکەکەش بەڕاستی شارەزایت زۆر سپاس دکتۆر گیان بەم شێوەیە شیشی مەحشیەکەشمان ئامادەکرد ئەگەر لەوێ هیچ نەماوە بابی بژێنین دکتۆر گیان خاڵی سێیەم لە ئامادەکردنی کەبابە کە یەکێکە لە خاڵە گرنگەکان ئەویش برژاندنی کەبابەکەیە و جۆری ئەو ئاگرەی کە پێویستە کەبابی لەسەر ببرژێنین بۆ مەسەلەی برژاندنی کەباب پێویستمان بە ئاگرێکی تا ڕادەیەک بەتین و باشە بۆ ئەوەی کەبابەکەمان نەکەوێ و بە جوانی ببرژێت باش ئێستا ئاگرەکە باشە ئاگرەکە تا ڕادەیەک باشە تۆزێ تێکەڵەکەین و ئێستا بۆ ئەوەی بە جوانی باش ئاگرێکی جوان ئامادەکەین بۆ ئەو مەبەستە منیش خۆم تاقیکەمەوە زۆر باشە بۆ نا دکتۆر گیان فەرموو زانم خۆم ئاشکا نەکرد بوو دکتۆرێ من دکتۆر گیان ئێستا دێم حەزەکەی پێکەوە نا پێکەوەی ناوێ خۆم زۆر مشتترم لە مەوزوعەکە زۆر باشە نانەخە من نەبێ خۆم ئەسڵان کاتی خۆی بەڵێ بەڵێ کاتی خۆی کووە دکتۆر هێمن بەڵێ جان بۆ ئەگەر پرسیار شتە و پێمی بڵێ زۆر باشە خۆ من خۆم ئاشکرا نەکرد بۆ گینا
شێفێکی باشی دەستەر کرد بەڵێ سۆدە شتیشمان ناوێ ناکێشەمان نییە زۆر باشە زۆر باشە جارێ دابەشیکە بەسەر شیشەکەیە زۆر باشە اینجا وردە وردە هەوڵ بە ئەمەیان تا ڕادێک خەتای جەنابتیتیانە لەبەر ئەوەی ئەم پێشتر ئەم شیشە ئەمیش خاڵێکی گرنگە ئاماژەی پێ بکەین یانی سوڵفەیەکی زۆر باشی کرد بۆی داپۆشی نە هەر لە ڕاستیە وایە دکتۆرجان ئەم شیشە پێشتر کەبابمان پێبرژانەوە تابان خۆشانەزانن کەباب چەورە کاتێک ئێمە کە شیشێک کەبابی پێ ئەبرژێنین ئەگەر بمانوێت بۆ جواری دووەم بەکاری بێنینەوە پێویستە بیشۆین ئەو چەورەی لێ بکەینەوە وشتیکەینەوە جارێمە تەڵەب و جەماعەتدایان نابوو بۆ ئەوەی من کەبابەکەم جوان شیشنەوە دکتۆرجان چی بکەین دکتۆرجان لە کەبابە بینم چوو ئاماژەی پێ بکەم ئەم پەنجەیە و ئەم پەنجەیە کەم بەکاردێت بە زیاتر ئەم دوو پەنجەیە لەگەڵ ئەم پەنجەیە ئەم پەنجەیە و ئەم پەنجەیە زۆر کەم بەکاردێت ئەم سێ پەنجەیە زیاتر بەکارهێنرێت بەم شێوەیە کەبابەکە وردە وردە لەسەر شیشەکە ڕاکێشیتە خوارەوە خۆش تۆ بڕۆلاوە قەیناکە من زۆر باشە خۆ من نەبێت زۆر باشە من دەستکەم بە برژاندن دەستکە بە برژاندن زۆر باشە بیهێنێت یا جارێ با تۆزێک گەشت بێتەوە ئاگرەکەی دکتۆرجان تەبان کەباب وا باشە تۆزێک کورتتر بێت لە بینەکانیە ئەم چاڵشتانە هەبن زۆریش تەنک نەبێت قەیناکە نەخێر بەڵام زۆریش ئەستور نەبێ بۆ ئەوی ناوەکەشی ببرژێت دکتۆرجان وەکو ئاماژەمان پێەیە ئێستا سەرەی برژاندنی کەبابەکەیە ئەمە ئەو شیشە کەبابانەیە کە ئامادەمان کردووە شیشێکی سادە و شیشێکی مەحشی ئێمە ئەبرژێنین وەکو ئاماژەمان پێەیە پێویستە ئاگری کەباب تا ڕادێک ئاگرێکی باش و بەتین بێت بۆ ئەوەی کەبابەکەمان بە جوانی ببرژێت بەم شێوەیە کەبابەکە لەسەر مقاڵێکەمان دائەنین لە کاتی برژاندنی کەبابە یەکەم جار کە بەم دیوەیە دای ئەنین دا تا 15 چرکە چاوەڕێ ئەەکەین دوای ئەوە هەڵی ئەجێڕینەوە بەم شێوەیە کە هەڵمان جێڕایەوە لایەکی تری ماوەیەکی زیاتر لەسەر ئاگرەکە بمێنێتەوە تا نزیکی برژانە بێتەوە جارێکی تر هەڵی جێڕینەوە ئیتر بەردەوام هەڵ ئێجێڕینەوە تا ئەو کاتەی بە جوانی کەبابەکەمان ئەبرژێت ئەگەر لەوێ ئەمڕۆ زۆربەی مامۆستایان و قوتابیانی ئامادەیی شکۆدار ئامادەی شکۆداری تێکەڵاو بەجلی کوردیەوە هاتوون زۆر جوانن ماشەڵڵاتان لێبێ زۆر جوان و زۆر قۆزن جارێ تام نەکردە بۆی دەماکی تێ نەکەن چۆرە تامیکە تشتامیکە ئینسان کە زۆر برسی بوو زوو تام خۆی دەبی زوو تام کاوەڵا زەرم کرد ناخۆشە ناخۆشە نا سپیس خۆشە سپیسەکە دەبی درێژ بێتەوە هەستەکەمی خۆشخۆیکەمە نەمێرە زۆر فوتمەوە ئەو باشتر سەخی وایە تۆزەخی بکەم نا خۆیەکەی باشە شتەکانی کە ناڵێم جارێ وەڵا نەم خواردیە با فرێش لێ بکەمەوە خەتە من نییە کاکسامان مخریزە دەڵێ دەبی ئۆشتاوکی وەڵی جەماعەت
بەڕاستی بێتامە برسێتەکەم نەما ئێستا دەتوانم سەری جگەرە یا جەرگە عادەتەن بۆ مەسلەی لێدان لە شیش بە شێوەیەکی درێژی با بڵێن ئەو پلانە لە شیشەکەین بەم شێوەیە یاڵە خاتون گیانەگەر نەحەزەکەی تۆ ئینیشتر لێیە بۆ ئەوەی دوایی لە کاتی پرۆگرامەکەشە طبعا لە ناو ئەمە ببینن ئەو کەبابەی کە من حازرم کرد نیان برژاندە چکە دەزانن جوانتر و خۆشترە لە هەموو چێ بوو پژمی عینیشێت بەباری درێژی یەکێک لە کێشەکانی بەهار هەستیاریە هەستیاری بەهاری گوێتان لەو پژمەیە هەبوو بۆ گفتوگۆکردن لەسەری دکتۆر سیڤەر کە پسپۆڕی قورگ و لوتوگوێیە لە سلێمانیەوە هاتەوە و لە ستۆدیۆ لەگەڵمدایە دکتۆر سیڤەر بەخێر بێت فەرموو چۆنی دکتۆر گیان باشە دکتۆرەکەمان بکەن ببوورەوە جەماعەت مشغوڵی کەباب خواردن مناگەن لێمان بۆنەکەی دیارەوە خۆشە بەخێر بێت هێلین خانمان هەیە هێلین خانیش هەستیاری بەهاری هەیە بفەرموو هێلین خان دکتۆر گیان هێلین خانمان لەگەڵدایە هێلین خان کێشەیەکی هەستیاری هەیە با خۆی بۆمان باس کات پێمان بڵێ کێشەکەت چیە هێلین خان يعني كفصل دقورة عادة بجمين فصل يعني ورز دقورة كورز دقورة بجمين متوجدة عادة لكام ورز تياتر بهاران وبايزان بهاران وبايزان باشا يعني زيادة البيان يعني مثلا يعني الشوان بيش نستن أنت هستامين وردقرم لقلي باشا إيش بسرد لي هي بۆی بزانین هەستیاریە یان سەرمابوون جارێ پێش هەموو شتێک ئێمامانەوێت لە فسیۆلۆجی هەستیاری یاخود سەرمابوون تێبگەین باشە پێشەکی هەستیاری بریتە لەوەی کە لاشەی ئێمە هەستیاری هەبێ بەرامبەر بە کۆمەڵێ شت کە لە ژیانی ڕۆژانەمانە شتێکی ئاساین و هەبێت باشە بەڵام سەرمابوون بریتە لە وەڵامدانەوەی لاشەی ئێمە بۆ ڤایرۆسێک کە چۆتە ناو لەشی ئێمەوە باش لە گرنگترین شتەکان کە جیان کەینەوە کۆمەڵە نیشانەمان هەیە لەگەڵ کات و شتەکان کە ئێستا باسییانەکەین پێش ئەوە دوو نوقتەمان هەیە کابێت دائیمەن گرنگی پێبین کە ئەمە لە هەستیاری ڕوونادا لە سەرمابوون ئاڕۆدا ئەویش بریتە لە یەکەمیان تا بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش هەتا نیتە تاینیە هێلین خان تاینیە زۆر باشە دووهەمیان ئازاری لەش ئەوش منە زۆر باشە ئازاری جەستەشی لەگەڵدانیە زۆر باشە کاتە ئێمە ئەمانە لە چی ئاڕۆدەن لە سەرمابوون ئاڕۆدەن ئۆکەی پرسیاری دیکەت هەیە دەستخۆش تاو سپاس دەکەم هێلین خان ئێستا پێت دەڵێن ئەوەی تۆتە سەرمابوونە یان هەستیاری و ئەگەر ئیشمان پێت بوو دێینەوە وڵات هێلین خان تۆ لەوێ دابنیشە یەڵا بابزانین ئەمە هەستیاری بوو یان سەرمابوون تۆش سەیرمانکە بۆی بزانی کامەیە و چی بکەیت یەڵا پێشەکی ئێمە تەبعاً لە ڕەنی لووتەکەەوە پێستی لووتەکە ئەگەر سەیری بکەین لە کەسێکی تەندروستە ئەگەر سەیری بکەین ڕەنی پێستەکە عادیە وەکو خۆیەتی ئاساییە بەڵام لە کاتی هەستیاریە هەستەکەین بەشی لووتەکە ڕەنەکەی پەڕیوە یعنی ڕەنی پێوە نەماوە هەستەکەی وەکو سپیەکی بەرەو شینباو ئەڕوات ئەمە لەو نەخۆشانەی کە حەساسیەتیان هەیە بەڵام لەو نەخۆشانی کە سەرمایان بووە لەبەرەوەی لەشی بەشەرەکە یەت شەڕ ئەکات لەگەڵ ئەو ڤایرۆسایە لەو شوێنەیە سەیرەکەین و پلەی گەرمای لەوانەیە بەرز بوو بێتەوە لەبەرەوە مولولەکانی خوێن لەو شوێنانەیە خوێن زیاترە بن بۆی بجەنگن لەگەڵ ئەو ڤایرۆسایە زیاتر سوور دەرەکەوێت سەری لووتەکە زۆر باشە یەک نیشانەی کە هەر لە لووتا کە سەیریەکەین ئەو کەسانی کە هەستیاریان هەیە کە بە شێوەیەکی درێژخایەن ئەیان بێ لەبەرەوەی ئەم حرەکەیە زۆرەکەن لەبەرەوە خەتێک لە ئێرەیانە دروست دەبێت کە ئەمە ژێکێکە لە نیشانەکانی کەی بۆ هەستیاری خەت دروست بووە
ئەوە بێ دوای سەیری گەین. ئێ باش دوای ئەوە هاندەکەی لایە یینە سەر بەشی دووەم ڕەنی ئەو چڵمەی کە کەسەکە ئەیبێت ئەو کەسانەی کە لە کاتی هەستیاریە ئەگەر سەیریکەن لەبەرەوەی هیچ ئیلتیهاباتێک و هیچ هەوکردنێکمان نییە لە شوێنەکەیە لەبەرەوە سەیرەکەین پێی ئەوترێ ڕەنی نۆز وەکو ئاو وایە بە بەردەوامی ئاوێکی ڕوون لە لوتیەوەیەتە خوارەوە ڕەنێکی چڵمی ئاساییە وەکو ئاوێکی لینج وایە. بەڵام لە کاتێکە ئەگەر بڕۆینە سەر سەرمابوون زۆربەی کاتەکان لەبەرەوەی ئەم کەسە بەکتریایە یان ڤایرۆسێک هەیە و لەشی لەو کاتەیە شەڕەکات لەگەڵ ئەم ڤایرۆسەیە لەبەرەوە ڕەنی چڵمەکەی یان زەر دەبێ یان سەوزە بێ. باشە کەواتە ڕەنگی چڵمیش گرنگە چڵم هەرخۆی گرنگە بەوە نییە چڵمە گرنگە چکە کارێکی باش دەکا لە نێو جەستەمان خۆی یەکێکە لەو شوێنانەی کە بە یەکەم لاینی یاخود ڕیزی بەرگری لەش هەژمارەکرێت لەبەرەوەی ئێمە یەکێک لەو شتانی کە جاریش کامان پارێزێتەوە لە کاتی هەستیاریشە ئەوەیە ئەو تەپ و تۆز و ئەو پۆڵینە یاخود ئەو مادەی کە لەشی ئێمە پێی هەستیارە لەویایە چڵمەکە بەشێکی زۆری ئەگرێت و ڕایەگرێت. باشە بەس بۆ ئێمە ببینین بەس بە ئەم چڵمەیان پیشانم ئەمەتان بینیوە ئەم چڵمە ئەمە ڕەنگی ها زەردباوە ئەگەر ئاوا بوو واتە سەرمابوونە ئەگەر ئاوا نەبوو واتە هەستیاریە. لە هەستیاریە چڵمەکە ڕوون و بە شێوەیەکی با بڵین ئاوها خەست نابێ ڕوونە و ڕەنێکی ئاوی هەیەتە. باش ئەمەشمانزانی ئەمەش ڕەنگی چڵم دوای ئەوە کاتەکان کات بۆ ئێمە زۆر گرنگە. ئەرێ باوەش پرسین لە هێن خان ڕەنگی چڵمەکە چۆن ئەوە یەکەمە ئێ باش لەگەڵ هەستیاری دەڕوات کاتەکان بەڵێ تا ئێستا لەگەڵ هەستیاری ڕۆشتووە کاتەکان سەرمابوون لەبەرەوەی بە ڤایرۆسێک ئێمە تووشە بین عادەتەن کە تووشی ئەبین لە ماوەی 5 بۆ 7 ڕۆژە ئەڕوات زۆربەی کاتەکان ئەگەر بەکتریا لەگەڵ یا توش نەبێت ئەبێت لە 5 بۆ 7 ڕۆژە بەبێ هیچ عیلاجێک تەواو بێت لە لەشمانە لەبەرەوە سەیەکین کاتێکی کەمترە خایەنێت. بەڵام ئەوانی کە هەستیاریان هەیە سەیرەکەین زۆربەی کات وەکو هەر خۆی یەلینخان باسی کرد ئەڵێ چی نەخۆشەکان دایمەن ئەڵێن ئێمە زۆربەی کاتەکان لە ساڵە هەستەکەین ئەم نیشانانەمان هەیە لەوانەیە لە چەند ماوەیەکا باش بینەوە بەڵام لەگەڵ گۆڕانی وەرزەکان زۆر خراپە بینەوە ئەوە شتێکی زۆر گرنگە لە کاتی ئێستەماناکەیمە بەرەو وەرزی بەهارە ڕۆین کە ئێستا هەموو گیا و سەوزایی و دار و درەختەکان وەختی دەردانی تۆوەکانیانە ئەگەر دکتۆر هێمن بۆم ڕاست کاتەوە وەکو بلایەنی کشت و کاڵی لەبەرەوە لە هەوادا ئەم تۆوانە ئەگوێزرێنەوە لەبەرەوە زۆربەی کەسەکان لەم کاتەدا تووشی هەستیاریە بن یعنی ئەو کەسە خۆی هەیەی بەڵام ئێستا نیشانەکان تایە دەرەکەوێتەوە. دەست خۆش باشە هێلین خان ئەوەی تۆ کامەیانە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ دەخانێت یان زۆربەی کاتە زۆربەی کاتە باش ئۆکەی زۆربەی کاتە تا ئێستا تۆ هەر لەگەڵ هەستیاری ڕۆشتۆ نیشانەکانت شت ماوە بەڵێ دەنگی پژمە ئەوانەی چەندێتی و چۆنێتی پژمەکان لەو کەسانی کە هەستیاریان هەیە شێوازی پژمەکە و چەند جارێتەکەی فەرقەکات یعنی ئەو کەسانی کە هەستیاریان هەیە لەبەرەوەی ئەو کاتەی کە بەر ئەو نەوعەمادەیە ئەەکەون کە تووشی پژمەکەیانەکە لەبەرەوە ژمارەی پژمەکانیان زۆر زۆرە ئەگەر سەیریکەین پژمەی دووهەمیان لەبەرەوەی ئەو کەسە بە بەردەوامی بەر ئەم پۆڵێ ناکەوێتەوە حتا دەنەکەی و شێوازەکەی لە بەشی سەرەوەیە و کەسەکە لە کاتی هەناساژین وەمانە تووشیە بێت. تەواوە؟ ئۆکەی باشە بە هەردوو دەنگەکەمان هەبێت و جیایکەینەوە ئێستا دەنگی یەکەم یەک جار یەک جاری تر ئەمەیان
ئەمە دەنگی سەرمابوونێکە. باشە پژمەکەی تریان ئەمە خۆشیێڵێ خۆیەتی دەنگی هەستیاریە. باشە پژمەی تۆ ئەوەی دۆمە بله ئەوەی دووەمە ئەوەی دۆمە باش کەواتە ئەوەی هێلن خان لەگەڵ هەستیاری دەڕوات بەڵێ ئەوەی هێلین خان لەگەڵ هەستیاری دەڕات. باشە خۆ پارێزی با ئێمە یەکەم شت بزانین هەستیاری بەچی بە زۆری دروستە بێت باش. دکتۆر لەڕێی ئەوە ئەتوانین بزانین بەچی خۆمانە پارێزین. بێگومان وەکو باسمان کرد یەکێ لە شتەکان کە هەستیاری دروست دەکات ئەمە بزەم کەباب ماوە یاڵا ئێ یەکێک لەوانەی کە هەستیاری دروست دەکات بریتە لە هەستیاری جەستەیی دەرمانە یاخود کەڕوەکانە بمبورە ئەمەیان تۆ قسە بکە یاخود دکتۆر پیسی سیڤەر ئەو ئەمە پیسی و حازرە؟ تەپ و حازرە؟ تۆزەیە کە لە چواردەوری خۆمانە هەمانە یاخودەوەتانێ ئەو تۆوانی کە لە کشت و کاڵ و لە دار و درەختەکانەوە ئەگوێزرێنەوە یاخود لە گوڵەوە ئەمە هەر یەکە لەمانە لەوانێ بێتە سەبەب زۆربەی کاتەکان لەوانەیە لە خواردنەوە کەسەکە هەستیاری هەبێت. دکتۆر هێ من زۆر سپاس دەکەم ئەزانم خەریکی کەبابمان بۆ حازرکەی لە خزمەتتان نام دکتۆر جان ئەی برژێنی ئەی برژێنی عزت آخر نعزیێت نییە سەرچاو سپاس دەکەم ئەو تەوانەوە کەبابی خۆمەوانە ئەو کەبابی خۆتە بەڵێ سپاس دەکەم بە دەستکاریەوە لەبەرەوە باشترین پزیشک بۆ کەسانی هەستیاریان هەیە خۆیانن یەکەم شت هەبێ بیدۆزنەوە ئایا بەچی خراپە بن بە شێوەیەکی گشتی لەم فەسڵەدا خۆپاراستن بەڕێی چێوا بێت لە ڕێی لە چاوکردنی چاویلکەی دژەخۆر لە ڕێی بەستنی ماسکەکان لە ڕێی دوورکەوتنەوە لەو گوڵ و لەو سەوزاییانی کە ئەزانین هەستیارەکەمان پێ زیاکات لە ڕێی دوورکەوتنەوە لەو خواردنانی کە ئێمە هەستەکەین حساسیەتمان پێی هەیە ئەمە بە شێوەیەکی ئام خۆپاراستن بەم شێوازا بکات. دەست خۆش ئەتەوێ کەبابەکە زۆر و برژێت یان کەم یا من بە پژاوی زۆر حەزم لێ کەواتە باش بیبرژێنی باشە یاماوێتی دەست خۆش باشە بەڵکە خۆش یاتەوێ زیاتر برژێ قەینە دەست خۆش. کوا دکتۆر سیڤەر تێ ئاوابی خۆی دەست خۆش یا زیانی زیاتر پێوە ناخۆم من باشە ئەیبی نییە دەست خۆش زانە چۆن حەزلێ ئاوابی خۆ دوای ناخۆن لەگەڵ نەڵێ هاتمە هەولێر و کەبابێ نەدامێت تێسمان کرد دەست خۆش هێشتا تۆزێکی ما دکتۆر سیڤەر دەبێ ئێستا ئەمە بەتامە دەست بەدڵتە؟ خۆش زۆر زۆر خۆشە هافێتە بێ کاک دکتۆر عافێت دەبرا دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەین دکتۆر سیڤەر پسپۆڕی قورگ و لوتوگوێ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس زۆر بۆ سپاس ئامادەبوونت زۆر دەست سپاس خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس یەک ناوبڕی زۆر کورتمان هەیە زۆر زۆر کورت ها ئەوە نەیە دەگەڕێینەوە دەست پێ دەکەینەوە دەستان خۆش ئاها گەرم و گوڕ دەستان خۆش باشە باش دکتۆر هێمن بەڵێ کەبابەکەمان برژان و خواردمان و زۆریش بەتام بوو دەست خۆش بێ سپاس دەکەم ئافێتان بێ ئێستا گۆشت بەڵێ کام ئاژەڵ هەڵبژێرین کام بەشی ئاژەڵەکە چۆن گۆشتەکە گۆشتێکی ناسک بێت گیر نەبێت زۆر باش بەنسبەت هەڵبژاردننی جۆری گۆشتەوە ئێمە عادەتەن کە ئەچین بۆ سەفرە و گەشت و دەرەوە ئەو گۆشتەی کە هەڵی بژێرین زیاتر بۆ مەبەستی برژاندنە باش مادام بۆ برژاندنە ئەبێ گۆشتێکی ناسک بێت ئەم گۆشتە ناسکە چۆن هەڵبژێرین عادەتەن گۆشتی برژاندن پێویستە گۆشتێکی ناسک بێت چی بەشێکی لەشی ئاژەڵ گۆشتەکەی ناسکە و بە کەڵک دێ بۆ برژاندن بە شێوەیەکی گشتی ئەو بەشانەی لەشی ئاژەڵ کە جوڵە و حرەکەیان لەسرە ئەمانە گۆشتەکەیان گیڕن کام ئاژەڵ گۆشتی بەرخ بە دەرەجە یەک بۆ برژاندن گۆشتی بەرخ بەڵێ ئۆکەی لە گۆشتی بەرخیشە گۆشتی پشتەمەغزە یا گۆشتی حەبلەکەی ئەو بەشەی سەرپشتی حیوانەکە باش کە ماسوولکەیەکە بە درێژایی بڕبڕی پشت کشاوە ئەوە ناسکترین گۆشتە لە لەشی ئاژەڵە هەردووکیمان زانی ئۆکەی بە دەرەجەی دوو
ڕانی ئاژەڵەکە. ڕانیش ئەگەر باس لە ناسچی بکەین دیوی ناوەوەی ڕان ناسکترە وەک لە دیوی دەرەوەی چکە دیوی دەرەوەی حرەکەی زیاتر لەسرە ئاژەڵەکە لەسەری ئەخەوێ تا ڕادەیەک گیرترە بەڵام دیوی ناوەی ناسکترە کەواتە ئەم دوو بەشەی لەشی ئاژەڵ باشترین جۆری گۆشتی ناسچیان هەیە بۆ برژاندن. کەواتە بەرخ لە بەرخیش پشتە مەغزا کوا لەگەڵ ڕان بەڵێ حەبلەکە لەگەڵ ڕان درێژە ماسوولکەی پشت سەر پشتی بەرخەکە لەگەڵ ڕان زۆر باشە چۆن گۆشت ناسکەینەوە ئەگەر گۆشتەکە گۆشتێکی ناسکنە زۆر باشە تا ئاژەڵ تەمەنی زیاکات ڕیشاڵە ماسوولکەیەکان درێژیان زیاکات قەبارەیان گەورە بێ ئەو کاتە گۆشتەکە گیرترە بێت تێکشکاندنی ڕیشاڵە ماسوولکەیەکان قورسترە بێت باشە تا تەمەنی ئاژەڵ زیاتر بێت ڕێژەی یاخود بڕی بەستەرەشانەکان زیاترە بێت سروشتەکەیان بە شێوەیەکە بێت بێکاچوونی نێوان ڕیشاڵە کۆلاجینەکان زۆر بەهێزە بێت تێکشکاندنیان ئاسان نابێت و گۆشتەکە جیڕە بێت ئێستا باناسکەینەوە زۆر باشە خاڵی دووەمیان پەیوەستە بە جوڵەی ئاژەڵەکە وەکو باسمان کرد ئەو بەشانی جوڵەیان لەسرە گۆشتەکەیان جیرترە واتە ناسچی کەمترە وەکو پەلەکان گۆشتی مل گۆشتی پشتە مەغزەش کە ئاماژەمان پێیان ناسکترین بەشی گۆشتە بەنسبەت ناسکردنەوەی گۆشتەوە ئێمە بە شێوەیەکی گشتی و یا بە شێوەیەکی زانستی با بڵین چەند ڕێگەیەکمانێ بۆ ناسکردنەوەی گۆشت یەکێک لەو ڕێگایانە ناسکردنەوەی میکانیکیە واتە بە شێوەیەکی میکانیکی ناسکردنەوەی میکانیکی واتە چی واتە پارچە پارچەکردنی گۆشتەکە ئیتر چ بۆ پارچەی بچووک بێت چ بۆ قیمەکردن بێت چ ئەوەی کە پیاکێشانی گۆشتەکە بێت وەکو ئەوەی کە لە کەبابخانەکانە ئەنجامە درێت بۆ نمونە ئەم شیشە گۆشتەی دەسێت کە هەمانە زۆر جار ئەگەر گۆشتەکە تا ڕادەیە گۆشتەکە جیر بێت کەبابچیەکان یاخود کەبابخانەکان چ تەکنیکێکە گرنە بەر بۆ ناسکردنەوەی گۆشتەکە ئەگەر دیقەتتان نابێت زۆر جار بە پشتی چەقۆکە ئەکێشن بە پلە گۆشتەکانە. باشە ئەمە چی لێ دەکات؟ دکتۆر جان وەکو ئاماژەمان پێەیە ئەمە ئەبێتە هۆی تێکشکاندنی ڕیشاڵە ماسوولکەیەکان و گۆشتەکە تا ڕادەیەک ناسکترە بێتەوە کاتێک ئێمە ئەیبرژێنی. باش. ڕێگەی دووەممان هەیە ڕێگای کیمیاویە یاخود بەکارهێنانی مەوادی کیمیاوی. طبعاً مەوادی کیمیاوی ئێمە دروستکراومان هەیە یا صناعی ئەتوانی ئیزافیکەین بۆ نمونە خوێ فۆسفات ئەمانە کۆمەڵی مەوادی کیمیاوین بەڵام ئێمە بەڕاستی یعنی نامانوێت مەوادی کیمیاوی بەکاربێنین مەوادە سروشتیەکان زیاتر بەنسبەت ئەو مەوادە سروشتیانش کە هەمانە کۆمەڵک میوەمان هەیە کە بە ناسکەرەوەی گۆشت ناسراون لەو میوانەی کە هەمانە پاپاین کە میوەیەکە لە هندستان زۆرە لای ئێمە زۆر بەردەست نییە بەڵام بەدیلی ئەوە چیمان هەیە ئێمە کیویمان هەیە ئەنەناسمان هەیە گیراوەی ئەم میوانە چیانتیایە ئەنزیمی شیکەرەوەی پرۆتینیان تایە واتە پرۆتۆلایتیک ئینزایم ئەم گیراوانە کاتێک لەگەڵ گۆشتا تێکەڵەکەین کار لەسەر تێکشکاندنی ڕیشاڵە ماسوولکەیەکانەکە واکە گۆشتەکەمان بۆ ناسکەکاتەوە و لە کاتی برژاندنە گۆشتەکەمان ناسکە بێتەوە. پاپاین لە هەندستان ئەنەناس و کیوی لای خۆمان بەردەسە لە کوردستان تا ڕادەیەک ئەتوانین لیمۆش بەکاربێنین بەڵێ چونکە ترشی تایە واتە ئەسیدی تایە کە ئەمەش هەمان ڕۆڵی هەیە لە تێکشکاندنی ڕیشاڵە ماسوولکەیەکانە و کارێک ئەکات گۆشتەکە ناسکە ئەی زەیتەکە. دکتۆر ئەمە چێتە زمنی گیراوەکەوە زۆر جار ئێمە گیراوە بەکارهێنین بۆ خۆشکردنی گۆشت بە تایبەتی بۆ مریشک ئەم گیراوانە عادەتەن لە کۆمەڵێک مەواد پێکاتووە بۆ نمونە ئەتوانین لیمۆ یاخود ئاوی لیمۆ باشترە چونکە توێکڵی لیمۆکە تۆزێ تاڵە احتیمالەکە زۆر لەگەڵ گۆشتەکە بمێنێتەوە گۆشتەکە تاڵکە لیمۆ توانین بەکاربێنین تەماتە ئەتوانین بەکاربێنین زەنجەبیل تا ڕادێک ئەتوانین بەکاربێنین ئەتوانین دۆشاوی تەماتە بەکاربێنین ئەتوانین ماست بەکاربێنین لەگەڵ کۆمەڵێک بەهارات کە بۆ گۆشت بۆ ماوەی چەند دکتۆر جان ئەم گیراوەیە کاتێک ئێمە گۆشتی لەگەڵ تێکەڵەکەین بۆ ناسکردنەوەی گۆشت ماوەی سەعاتێک بۆ 2 سەعات پێش برژاندنی وا باشە ماوەکەی ئەوەندە زیاتر نەبێت چونکە ئەو کاتە کارێک ئەکات گۆشتەکە زۆر ناسکەکاتەوە یاخود ئەوەی کە پێوترێ ئۆڤەتێندەرایزیشن یعنی گۆشتەکەمان تقریبەن وەکو هەبیرێک لێ ئەکاسە ڕووی گۆشتەکە زۆر ناسکەکات و ئەیتوێنێتەوە ڕوونە کاتێک لە شیشە درێ هەڵەوەشێت زۆر باشە بۆ بەرخ گۆشتی ناسک بێت باشە بەڵام لە بەرخیشدا ئەو شوێنەی کە جوڵەی تێدایە وەرزش دەکات گۆشتەکەی تۆکمەترە ماسوولکەیترە بەستەرەشانەکانی زیاترن بۆ مرۆڤیش وەهایە تۆ گۆشتت نابێت ناسک بێت تۆ مرۆڤی دەبێ ماسوولکەکانت بەهێز بن ئەگەر جوڵەت نەبێت گۆشتێکی ناسکت هەیە
بەڵام ئەگەر وەرزش بکەی ماسوولکەکانت پتەوتر دەبن دەتوانین خۆمان ئاژەڵێک ببینە سەیران و سەری بڕین. ئەمە لە ڕووی زانستیەوە دیاردەیەکی نادروستە بۆ لەبەر ئەوەی لەبەر دوو لایەنی هەیە ئەم شتە دوو لایەنی هەیە. یەکەمیان ئەگەر لە ڕووی تەندروستیەوە ئێمە باسی بکەین ئاژەڵ پێویستە لە سەربڕینخانە سەر ببڕێت پشکنینی بۆ بکرێت پزیشکی ڤێتێرنەری لە پێش سەربڕین و دوای سەربڕین پشکنینی بۆ بکات و لە ڕووی سەلامەتیەوە تەندروست بێت ئەو کاتە ئەخرێتە بازاڕە و بەکارەهێنرێت کەواتە ئەمە یەکێک لە لایەنەکانێتی. لایەنی دووەمی ئێمە دیاردەیەکمان هەیە لە گۆشتە پێی ئەوترێت ڕیگەر مۆرتێس بە عەرەبی پێوترێت ئەتێ بسڕۆمی بە کوردیەکەی مستەڵەحێکی بەرامبەریمان نییە بەڵام ئەتوانین بڵین ڕەقیتەبوون. کاتێک دکتۆر ئاژەڵەکە زیینووە ئەو گۆشتەی کە ئێمە دوای بەکارهێنین ماسوولکەیە بەردەوام لە گرژبوون و خاوبوونەوەیە بە یارمەتی چی بە یارمەتی وزە لە شێوەی ئەیتیپیا. کاتێک ئاژەڵەکە سەر ئەبڕین ئەو ئاژەڵە ئەمرێت کەواتە ئیمدادی جسم بە ئۆکسیژین و خوێن ئەوەستێت کەواتە وزەش وردە وردە ئیمدادی جسم ناکات. ئەم گۆشتە لە حاڵەتی بەیەکاچوونە ئەوەستێت واتە گرژە گۆشتەکەی پێویستی بە ماوەیەکە بە پێی جۆری ئاژەڵەکە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تێپەڕێنێت پێی ئەوترێت گۆڕانی ماسوولکە بۆ گۆشت. کۆمەڵی گۆڕانکاری کیمیاوی لەم ماوەیە ڕوئەدات لە دابەزاندنی pH یاخود لە دابەزینی pH لە نزیکەی 6.8 بۆ 7ەوە تا ئەگاتە 5.6 تا 5.8. ئەم گۆڕانکاریانە وا ئەکات کە گۆشتەکەمان خاو بێتەوە و ریلاکس بێتەوە ئامادە بێ بۆ خواردن بە پێی جۆری ئاژەڵەکان ئەم ماوەیە ئەگۆڕێت بۆ نمونە لە بەرخ و حیوانی گەورە واتە جۆرەکە و مانگایە تقریبان 6 تا 12 ساعات هەنێ جارەگاتە 24 ساعات لە پەلەوەر و ئاژەڵی بابڵین یاخود پەلەوەرەکان بە شێوەیەکی گشتی 1 تا 2 ساعاتمان پێویستە کە لە پلەی گەرمی بەڕاداواتە 4 پلەی سەدیا بمێنێتەوە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تێپەڕێنێت و ئەو ماسوولکەیە ببێ بە گۆشت و ئێمە بەکاری بێنین بۆیە دیاردەکە دیاردەیەشی ناتەندروستە پێویستە واز لەو دیاردەیە بێنین. دەست خۆش. ئێستا بە دەست بە برژاندن بکەین هەندێکی برژێنی پێشمان بڵێ کە چەند پارچە پارچەیکەین و چۆنیش بی برژێنین و هەر یەکێکی لەمانە. دکتۆر گیان بەنسبەت پارچە پارچەگرتنی گۆشتە وەکوتمان لە گۆشت برژاندنە هەنگاوی یەکەممان بریتە لە پارچە پارچەکردنی گۆشت. ئەم گۆشتە خۆی پارچە پارچەکراوە و ئامادەیە بەڵام ئێمە باسیشی لێ ئەەکەین ئەم پارچانە قەبارەیانە بێت چۆن بێت ئەسووریانە بێت چەند بێت بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک ببرژێت. لەبیرتان بێت یەکێک لە خاصیەتە زۆر جوان و گونجاوەکانی ئەمڕۆ دکتۆر هێمن لەم بەرنامەیە ئەوە بوو کە جگە لە پسپۆڕێتی ئەکادمی و زانستیەکەی خۆشی شارەزایەکی باشی لە برژاند ئامادەکردن و برژاندن و هەڵبژاردن و ناسکردنەوە و هەمووی هەبوو خواردنیش. زۆر سپاس بەتەکیت. بەنسبەت پارچە پارچەکردنی گۆشتەوە قەبارەی ئەو پارچانەی گۆشت کە بۆ برژاندن گونجاوە ئەبێت چەند بێت تقریبان ئەو قەباری گۆشتە پێویستە ئەستورەکەی یاخود تەنکێکەی سانتیمێک تا سانتیمینوەک بێت زۆر ئەستور نەبێت بۆ ئەوەی کاتێکی برژێنین ڕووی دەرەوەی نەسووتێت و بەشی ناوەوەی کاڵ بێت هێشتا درێژەکەی 2 بۆ 3 سانتیم بێت پانێکەی 2 سانتیم بێت باشە واتە قەبارەیەکی شەشپاڵوی درێژکۆلەی هەبێت بەم شێوەیە ئەمە با بڵێن پارچەیەکی گونجاویا پلێکی گونجاوە کە ئامادەکراوەتوانین چونکە بۆ گرنگترین شتی ئەستورەکەی کەمە واتە تا ڕادەیەکتەن کە بە جوانی لەسەر مەقاڵەکەمان ئەبرژێت. دکتۆر ژێخاڵێکی تر لە کاتی برژاندنی گۆشتە شیشکردنی گۆشتەکەیە هەر پارچە پارچەکردنی گۆشتەکە لەگەڵ شیشکردنی گۆشتەکە وا باشترە بۆ نمونە بڕینی گۆشتەکە هاوتەری بێ لەگەڵ درێژی ڕیشاڵە ماسوولکەیەکان و کاتێکش لە شیشی ئەین بۆ نمونە ئەگەر سەیری ئەمە بکەین ئەم بەشە ئەمپلە ئەمە طبعاً بە پێچەوانەوە با بڵێن بڕاوە بەڵام ئەگەر باسی لەم پارچەیە بکەین ئەمە ئەبینین ئیتیجاهی یاخود با بڵێن ڕیشاڵە ماسوولکەیەکان بەم شێوەیە ئێمەش پلی شیشەکە بەم شێوەیە لێ ئەین بۆ ئەوەی خۆی بگرێ بە ئاراستەی درێژی یاخود هاوتەریب لەگەڵ درێژی ڕیشاڵە ماسوولکەیەکانە بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان خۆی بگرێ و لە کاتی برژاندنە گۆشتەکەمان نەکەوێتە خوارەوە. باش ئۆکەی بە ئەوانەی تریش هەرێکێکی یەک دانێ حازرکەین زۆر باش ئەگەر هەیە قەینان هەمانە
هەمانە لێرە کەواتە پێویست ناکات. هەمانە لێرە ئامادەکراوە بەڵێ ئەگەر کۆمنت نەبێت لەسەریان یەکسەر دەست بە بژاردن دەکەن. ئەگەر دیقەت بین جگەرەکەش بە هەمان شێوەی گۆشتەکەیە کە پارچە پارچە کراوە ئەمە باڵە خۆش کراوە لەگەڵ مریشکی خۆشەکراوە. طبعا ئەگەر دیقەت بن پلی مریشکەکە گەورەترە بۆ لەبەرەوەی پێکاتەی با بڵێن شانەیی گۆشتی مریشک ناسکترە لە گۆشت ئەتوانین پلەکان تا ڕادەیە گەورەتر بێ چونکە خێراتر ئەبرژێت ئەتوانین پلەکانیان تا ڕادەیە گەورەتر بێ. یەک هەنگاوی بچووکمان بیرچوو لە کاتی ئامادەکردنی گیراوە بۆ خۆشەکردنی گۆشت بە تایبەتی بۆ مریشک بڕێک لە زەیت ئەتوانین بەکاربێنین زەیتی زەیتون بێ باشترە بۆ لەبەرەوەی ئەو زەیتە لەو گیراوەیە ڕۆڵی چی هەیە با بڵێن طبقەیەک یاخود کەڤەرێک بە دەوری پلەگۆشتەکەی دروست دەکات و ئەکات لە کاتی برژاندنە ئەم پلەگۆشتانە بە جوانی ببرژێت و نەسووتێت. ئێستا پێمان بڵێ ئاگرەکە چۆن بێت، خەڵوزەکە چۆن بێت، زۆر باشە چەند نێوانیان هەبێ لەگەڵ خەڵوزەکە لەگەڵ ئەمە خەڵوزە ڕەژووە پەنگرە بەنسبەت ئاگری گۆشت برژانەوە. طبعاً عادەتەن ئێمە یاخود دار بەکارهێنین یاخود خەڵوز بەکارهێنین. باشە پێویستە سەرەتا پێشەوەی شیشەکان بخینە سەر یاخود گۆشتەکە بخینە سەری بە شێوەیەکی جوان ئەو دارە یاخود ئەو خەڵوزە بسووتێ و گەشت بێتەوە. ئاگری نەمێنێت ئاگری ڕاستەوخۆواتەوەکەوەی کە پێوترێ فلێم یاخود گڕی با بڵێن ڕاستەوخۆ. دکتۆر جان ئەمە لە ڕووی تەندروستیەوە بەترسیدارە چونکە کاتێک ئێمە ئەم پلە گۆشتە ئەخینە سەرم ئاگرە گۆشت بە شێوەیەکی سەرەکی لە پرۆتین و چەوری پێکاتووە. ئەم گەرمیە کاتێک بەر گۆشتەکە ئەکەوێت ئاگرەکە پرۆتینەکە ئەسووتێنێت پێکاتەیەک یاخود مڕەکەبێکمان بۆ دروستەکە پێوترێ هیترۆسایکلیک ئەمایز. ئەمە مادەیەکی کارسینۆجینیکە واتە شێرپەنجەییە. لە هەمان کاتە چەورێکی شێرپەنجاوەرە. لە هەمان کاتە چەورێکەشی کاتێک ئەسووتێت و ئاگرەکە بەری ئەکەوێت دیسان پێکاتیشی ترمان بۆ دروستەکات کە پێوترێ پۆلیسایکلیک ئەڕۆماتیک هایدرۆکاربۆن. ئەمەش بە هەمان شێوە مادەیەکی شێرپەنجەییە کە لە ڕووی تەندروستیەوە. باشە کەسێک ئاگرەکەی وابوو ئێستا ئاگرەکە بەر گۆشتەکەی کەوت ڕێگەیەک هەیە بۆ پاکردنەوەی گۆشتەکە لەم مادە پرسناکانە ئەتوانین بڵین بۆ ڕێگرتن یاخود کەمکردنەوەی کاریگەری ئەو دوو مادەی کە باسمان کرد ئەو هەنگاوانە چی بیگرینە بەر. باش ئەتوانین بە چەند هەنگاوێک تا ڕادەی خۆمان دوورخێنەوە لەو حاڵەتە. یەکەم کاتێک ئاگرەکەمان گەشت بۆ یاخود خەڵوسەکەمان گەشت بووەوە ئەتوانین پارچە پلێتێکی معدەنی کونکۆن یاخود ئەتوانین ئەو وەرەقەی ئەلەمنیۆم کە هەیە کونکونی کەین و بیخێنە سەر خەڵوزەکە بۆی ڕاستەوخۆ ئاگرەکە بەرگۆشتەکە نەکەوێت. ئەمە حاڵەتی یەکەم. حاڵەتی دووەم هەمانە ئەتوانین ئێمە دەبەیەکی ئاو بەکاربێنین کە چەند کونێک لە سەری دەبەکە بکەین کاتێک کارەکە زۆر بەتین بێت ئەتوانین ئەمە بەکاربێنین بۆ خامۆشکردنەوەی ئاگرەکە تا ڕادەیەک. خاڵێکی تر زوو هەڵگێڕانەوەی گۆشتەکەیە بە شێوەیەک لایەکی زۆر نەمێنێتەوە لەسەر ئاگرەکە بسووتێت و لایەکی تری خاو بێت واتە زوو هەڵگێڕانەوەی ئەو شیشانەی کە ئیخینە سەر مقەڵێکە. خاڵێکی تری گرنگ کە پێویستە ئاماژەی پێ بکەین لێکردنەوەی چەوریە لە گۆشت. بۆ نمونە ئەگەر ئێمە دیقەت بین ئەم پلە گۆشتانە ڕێژەیەکی باش لە چەوری پێوەیە. بۆ ئەوەی بە دوور بین لەو حاڵەتە ئەم بەشە چەورانەی لێکەینەوە بۆ ئەوەی ئەو پێکاتە شێرپەنجەیانە بۆ ئەوەی ئەو پێکاتە شێرپەنجەیانە دروست نەبێت بەهۆی ئاگرەکەوە. ئەمەش خاڵێکی تر کە ئەتوانین خۆمان بە دوور بگرین لەو حاڵەتە. یان حاڵەتێکی تر ئەتوانین بۆ نمونە لایەکی مقەڵێکە غەڵوزەکە بکەشێنینەوە گۆشتەکان بهێنە لایەکی تری واتە بەتینی ئاگرەکە گۆشتەکە ببرژێت. ئەمە کاتێکی زیاترمان ئەوێت بەڵام تا ڕادەیەک تەندروسترە. ئەمانەش بێنی دەستخۆش بەڕاستی شتێکی باشە بیرخستمەوە بۆ ئەم حاڵەتە. ئێمە بۆ ئەوەی کاتێک کە ئەچین بۆ سەیران تەنها گۆشت نەخۆین بۆ ئەوەی جۆرە و جۆرێتی یاخود فرەچەشنی لە خواردنەکانمانە هەبێت پێویستە سەوزە و میوەکانیش لەگەڵیا بەکاربێنین و بیخۆین.
سەوزە و میوەکان ئەوەی کە عادەتی ئەو لای خۆمانە خورێت تەماتەیە خەیارە سەوزەکانی ترە پیازە بیبەرە و جۆرەکانی تری سەوزەواتە بە پێی خواستی ئەو کەسە زۆر بەمان بەکاڵی سەوزەکان ئەخۆین تەنها احتیمالە جارجار پیاز و تەماتە ببرژێنین بەڵام لای ئێمە نەبووە بە کللتور کە لە دەرەوە ئەم کللتورە باوە جۆرا و جۆرێتی لە برژاندنی سەوزەکانی شەکەن بۆ نمونە قارچک بیبەر تەماتە باینجان ئەتوانین ئەمانش ببرژێنین لەگەڵیا یەکەم ئێمە سەرچاوەیەکی تری خۆراکی ئەخۆین کە دەوڵەمەنە بە ڤیتامین و کانزاکان چونکە گۆشت ئەتوانین بڵین سەرچاوی سەرەکی پرۆتین و چەوریە کەواتە لە ژەمەکەمانە ئێمە ڤیتامین و کانزاکان نەقسە بێت بەمە ئەتوانین پڕیکەینەوە یاخود ئەگەر کەسێک خواستی لەسەر ئەم جۆرە نەبوو ئەتوانێت بە سەوزەکاڵەکان ئەو نەقسە پڕکاتەوە دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم دکتۆرە میسما بوو هەمووت باس کرد هیلاک بووی ناباکسەوە بۆیەوە هیچ زۆر سپاس دەکەم ئیتر وردە وردە لەگەڵ برژانی گۆشت و مریشک و باڵ و جگەرەکە ئێمەش بەناوەکەمان کۆتایی پێدێنین هەر مریشک کوشتەکان هەر ئەمانە برژان ئیتر من بەنامەکە تەواو دەکەم بۆی خێرا بیخۆین زۆر باش زۆر سپاسان دەکەم کە تاوەکو ئێستا بە دیارمانەوە دانیشتون هیوادارم کە بەهار و سەیرانی خۆشتان هەبێت بەڵام ئاگاداری خۆتان بن تەندروستی خۆشتان پارێزن شتێکیشتان ئاگا لێ بێت ئێستا پێتان دەڵێم ئەزانیت چی ئەویش دوای ئەوەی کە لە سەیران تەواو بووی تکایە شوێنی سەیرانەکەت پاک بکەرەوە ژینگە ماڵی هەمومانە چۆن لە ماڵێ ناتوانی لە بەرداچی منداران ماڵی پیسکەی ژینگەش لەبەر خەڵک لەبەر مرۆڤەکان پیسمەکە ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقی مرۆیی تەندروستی کۆمەڵایەتیە بەرپرسیارەتێکی مێژووییشە دەبێت ژینگەکەمان پارێزین بۆ نەوەکانمان تۆ هەموو ژیان تەرخان ناکەی بۆ مناڵەکەت دەژینگەکەت پارێزە بۆ مناڵەکەت بۆ مناڵی مناڵەکەت بۆ نەوەکانی داهاتوو ئەمە بەرپرسیارەتیە ئەوە بزانە هەر شتێک کە لە ناو ژینگە بەجێ دەهێڵی و ژینگە ئازار دەدات وەکو ئەوە وایە کە مرۆڤێکت ئازاردابێ بە شێوەیەکی فیزیکی بە شێوەیەکی جەستەیی یا بە شێوەیەکی دەرونی زۆر ئاگاداری ئەوە بن ئەمانە هەن بەردەستن بەکاریان بێنە دوای خۆت شوێنی سەیرانەکەت پاک بکەرەوە زۆر سپاس دەکەم دکتۆر هێمن سواز بۆ جەناویشتان دکتۆر جان سپاس بۆ ئامادەییش کۆداری تێکەڵاویش کە مامۆستا و قوتابیانیان هاتبوونە ئێرە ماندوو بوون و ئارامگر بوون بەجلی کوردیەوەش هاتبوون زۆرتان شەڵامتان دەبنە ئەوەی کە خۆتان دەتانەیە زۆر زۆر سپاسانەکەم تەندروست بن دەستان خۆش زۆر سپاسان